قۆناغەکانی شێرپەنجەی پرۆستات چین؟ بەناوی خوای گەورە میهرەبان. خۆشەویستان، پێمان باش بوو باسی قۆناغەکانی شێرپەنجەی پرۆستات بکەین. طبعاً شێرپەنجەی پرۆستات یەکێکە لە شێرپەنجە بڵاوەکان وەتەنیا لە جنسی نێرینە ڕوئەدا و دوو خاڵی دڵخۆشکەر هەن لە شێرپەنجەی پرۆستات. ئەویشیان یەکەمینیان ئەوەیە کە زۆربەی حاڵەتەکانی شێرپەنجەی پرۆستات ئەکرێ لە حاڵەتی بیدایی تەشخیص بکرێ و خاڵی دڵخۆشکەری دووەمیش ئەوەیە کەوا گەشەی شێرپەنجەی پرۆستات گەشەیەکی هێواش و لەسەر خۆیە. قۆناغەکانی ئەکرێ دابەشکەین بۆ چوار قۆناغ. قۆناغ یەکەم و دووەم لە ناو گۆشتی پرۆستاتەکەدایە نەچوەتە دەرەوەی بەرگی پرۆستات. قۆناغی سێم چوەتە دەرەوەی بەرگی پرۆستات بەڵام نەیداوەتە ئەندامەکانی دراوسەی پرۆستاتەکە. قۆناغی چوارەمیش ئەوەیە کە داویەتە دراوسەی ئەندامەکانی دراوسەی پرۆستات وەکو ڕیخۆڵەکان وەکو میزڵدان و هەندێک جاریش دەیداتە بۆڕی حالب یاخود لا تەنیشتەکانی حەوزی مرۆڤەکە. ئێستا چارەخوازێکی بەڕێ سەردانی کردوین کە لەبەر ئەوەی وەکو پێویست بە دوواداچوون بۆ خۆی ئەنجام نەداوە لەلایەن پسپۆری خۆی، بۆیە گەشەی پرۆستاتەکەی گەیشتوەتە قۆناغی چوارم. لەبەرچی لەبەر ئەوەی داویەتە کۆتایی حالبی لای ڕاستی بە مەش گورچیلەکەی 3 دەرەجە ئاوساوە. ئێمە وەکو پسپۆری نەشتەرگەری میزەڕۆ ئەوەی کە بۆمان ئەکرێ بۆ ئەم چارەخوازە بەڕێزە گورچیلەکە لە مەترسی وەستان لە ئیشکردن ڕزگار بکەین بۆەوەی کەوا ستێنتێکی بۆ دابنین. بەڵام سەبارەت بە چارەسەری بنەبڕی بۆ ئەم حاڵەتە ئەبێ پسپۆری وەڕم چارەسەری بۆ دابنێت و بە دوواداچوونی بۆ ئەنجام بدا. ئینشاڵڵا لە داهاتوودا ئەم چارەخوازە بەڕێزەی کێشەیەکی نابێ. زۆر سپاس بۆ تیمی نەشتەرگەری میهرەبانی بە هیوای لە ساغی و تەندروستی بۆ هەمولایەک زۆر سپاس. میهرەبانی دڵسۆزی و لێزانی